إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستانە پشتیوان بەخوای پەروەردگار باسی یاسایەکی تر لە یاسا قورئانیەکان ئەکەین کە بریتیە لە ولا تزر وازرة وزر أخرى، ولا تزر وازرة وزر أخرى. دقي أم ياسايا لبين شويني قرآني بيروزا باس كراوة يكيك لو شوينانا سورة زمرة آية حود. إمامي قرطبي لتفسيرك لابن عباس وإجرته كوا أفرمي بيش زماني بيغمر إبراهيم خەڵکی عادەتیان وابوو لە کاتی تاوانە و لە کاتی تۆڵەسەندنەوە و لە کاتی ئەو شتانە حەق لە تەنها خودی کەسەکە نەئەکرایەوە، بەڵکو حەق لە ئەگەر بۆیان بکرایە لە برای، لە باوکی، لە کوڕی، لە عەشرەتی، لە ئامۆزای، لەوانە هەمووی بە پێی توانە. جا خوای تەعالا ئەم ئایەتەی دابەزاند بۆ ئیبراهیم عليه السلام و پاشان بۆ پێغەمبەرەکانی تریش کەوا لا تزر وازرة وزر أخرى. ئەم یاسا گرنگە کە معناکەی ئەوەیە کە هیچ کەسێک تاوانی هیچ کەسێک هەڵناگرێ ئیلا مەگەر کابرا خۆی، یعنی ئەو کەسەی کە تاوانەکەی کردووە بەشێک بێ یان هۆکارێک بێ لەوەی کە خەڵکی تر کار بەو تاوانە بکە. طبعا خۆشەویستەکانم ئەم ئایەتەیەکێکە لەو یا ئەم قاعیدە و یاسایەکێکە لە کەمالی عەدل و حیکمەتی ئیلاهی، تەواوی دادگەری و دانایی خوای پەروەردگار. چۆن لە قیامەتا خوای تەعالا دایناوە کە هیچ کەسێک تاوانی هیچ کەسێک هەڵناگرێ، لە دنیای شاکردێتی یاسا بۆ ئێمەی مرۆڤ کە کەس بە تاوانی کەسەوە نەگلێت، تاوانبار نەکرێت. ئەمەش طبعا ئەم یاسایە معارەضەی ئەو ئایەتە ناکا کە خوای تەعالا ئەفەرمێ لە سوورەتی ئەنکەبوتە ئایەتی 11 ئەفەرمێ وەلەیەحمیلن ئەثقالەهم وأثقالا مع أثقالهم. ئەفەرمێ تاوانی خۆیان هەڵەگرن و تاوانی تریش لەگەڵ تاوانەکانی خۆیانە. یا هەروەها خوای تەعالا ئەفەرمێ ومن أوزار الذين يضلونهم بغير علم، لەگەڵ تاوانی ئەو کەسانەی کە گومڕایانەکەن بەبێ علم و زانست، بەبێ علم و زانیاری. طبعا خۆشەویستەکانم ئەم ئایەتە وا دەرەخا، یعنی ئەم دوو ئایەتە وا دەرەخا کە خەڵک تاوانی شتی تریش هەڵەگرن جگە لە تاوانی خۆیان. طبعا مەبەست لەم دوو ئایەتەی کە ئێستا عەرزمان کردن ئەوەیە کە کاتێ تاوانی کەسی تر هەڵەگری ئەی خەیتە ئەستۆی خۆت ئەگەر تۆ هۆکار بی لە تاوانی ئەو کەسە،
يعني مثلا بۆ نمونە تۆ ڕێبازێک دائەنەی پێچەوانەی ڕێبازی خوا خۆت و هەموو ئەوانەی لەسەر ئەو ڕێبازە ئەچن تاوانبارن و تاوانی ئەوانەی کە لەسەر ڕێبازەکەی تۆ ئەچن تۆش تایە بەشداری وەکو چۆن لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا ئەفەرمێ من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة من دون أن ينقص من أجورهم شيء ومن سن في الإسلام سنة سيئة فله وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة من دون أن ينقص من أوزارهم شيء أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم في غمر إخوة أفرمي هر كسيك لم دنيايا برنامجك دابنا يا ياسايك دابنا يا لناو إسلاما شتێکی جوان ڕێبازێکی جوان بۆ خەڵکی داڕێژێ خەڵکی لەسەری بچن ئەجر و پاداشتی ئەوە بەری خۆی ئەکەوێەوە بەری هەموو ئەوانەشی کە کار بەو یاسایی جوانەی ئەماکەن بەو سنەتە جوانەی ئەماکەن حتا ئەو سنەتە حتا ئەو کارە جوانە عەمەلی پێ بکرێ ئەمیش خێری دەسەکەوێ بە هەمان شێوە هەر کەسێ شتێکی خراپ بکە شتێکی خراپ داڕێژێ کارێکی ناشرین و بیدعە و خراپەکاری داڕێژێ خۆی و هەموو ئەوانەشی تاوانی خۆی و تاوانی هەموو ئەوانەی کە کار بەو کارە خراپەی ئەماکەن حتا بڕوا خراوەکە و تاوانەکە کەوێتە سەر ئەویش بێ ئەوەی لە تاوانی خۆشیان کەم بێتەوە بێ ئەوەی لە تاوانی خۆشیان کەم بێتەوە یعنی خۆشیان تاوانەکەیان هەر بەرەکەوێ بەڵام ئەکەوێتە ئەستۆی کەسی یەکەم لحديث هاتوا في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم أفرمي هر كسي زلام يبكوجي إيسا لدنيا إلا كشتن يكبو كيزياك أبي بو كرية كمكي آدم قابيل كهابيلي كشت هر كسي زلام يبكوجي بري قابيلي شكوي يعني تاوانا بو قابيلي شر چونك يكم كسك كشتني دامزران قابل بو بۆیە هەر کەسێ بکوژێ قابلیشی بەرەکەوێ یعنی ئەو تاوانە بەری ئەوەکەوێ و بەری کێشەکەوێ و بەری قابلیش ئەکەوێ هەر لەبەر ئەوە کاتێک قوڕەیشیەکان داوایان لە مسلمانانە کرد هەڵەگەڕێنەوە مشریکەکانی قوڕەیش ئەبوو جەهل و جەماعەتەکەی داوایان لە مسلمانەکانە کرد کە ئیمانیان هێناوە هەڵگەڕێنەوە لە دینەکەی خۆیان ئەیانوت وقال الذين كفروا للذين آمنوا اتبعوا سبيلنا إيه وهل قررنا بينا سر بازك إيما ونحمل خطاياكم إيما قناحا كانت أنا الله قرين أقر محمد راسك إلا قيامة إيما تاوانا كانت أنا الله قرين جاء قوي تعالى فرمي وما هم بحاملين من خطاياهم من شيء إنهم لكاذبون كستاواني كسالله قرين كستاواني كسالله قرين دروكا يعني تاواني كسالله قرين مقصد أويك يسمن بتوب لهم كاك توب رو قناحا بكنا كمان شباوة توب رو بك ئەگەر گوناح بوو لەسەر مل یعنی چی لەسەر تۆ ئەگەر گوناح بوو کابرا خۆی بەریەکەوێ یعنی تاوانەکە لەسەر ئەو لا ناچێ و تۆیش بەرتەکەوێ کە داوات لەو کردووە ئەو گوناح بکە وليحملن أثقالهم وأثقالا مع أثقالهم وليسألن يوم القيامة عما كانوا يفترون سورة عنكبوت آياتي دوانزو سيانزا لبرا وبراينا أم قاعدة زور قرنقا زاناني إسلام دانایانی ئیسلام پیاوچاکانی ئیسلام لە تەفسیرە لە حەدیثە لە فقها لە عەقیدەیە زۆر گرنگیان بەم یاسایە داوە زۆر گرنگیان بەم یاسایە داوە و بەکاریهێنن لە زۆربەی بەرنامەکانیانە لە زمانی دوو نمونە هەیە لە قورئانە تقریبا پەیوەندی بەم یاسایەوە هەیە نمونەیەکیان پێغەمبەر یوسف کاتێ ویستی براکەی لە براکانی جاب کاتەوە کاتی ئەوان هاتن بۆ سەردانی پێغەمبەر یوسف شتێکی داوای لە جەماعەتەکەی کرد شتێ بخەنە ناو باری برا بچکەکەیانەوە بنیامین دوای ئەوەی کە شوێنیان کەوتن وتیان شتێکمان دزراوە و ئەوانە لە ناو باری بنیامینە دەریان کرد براکانیشی زۆر بێتاقەت بوون چونکە ئەو بنیامینیان هێنا بوو بە ئەمانەت لە باوکیان سند بوو وعدیشیان نابوو کە بیپارێزن کاتێ لەوێ بینیانەوە وتیان کاکە یەکێ ترمان بخەرە شوێن ئەو بەس ئەمە بە یەکێکی ترمان بخەرە شوێن ئەو
يا أيها العزيز إن له أبا شيخا كبيرا فخذ أحدنا مكانه إنا نراك من المحسنين. سورة يوسف آيات يفتاوش بلام پیغمبر يوسف ليلة ولامي يعني داوة زور عجيب فرمي معاذ الله أن نأخذ إلا من وجدنا متاعنا عنده إنا إذا لظالمون. أنا بخوا إيما كسيك لجي كسيك ببين تشتيوا نابي إيما كسيك أبين كوا صاعك صواعك مليك من لناو باركات وزيتو إيما كس لجاتي كس نابي كس لبري تاواني كس تاوان بار ناكي ئەمە بوو بە یاسایەک خۆشەویستەکانم ئەمە بوو بە یاسایەکی پێغەمبەرانەیە یاسایەکی ئیلاهیانەیە لە هەمان کاتە هەر لە قورئانە خوای تەعالا باسی بەسەرهاتی فیرعەونمان بۆکە کە چۆن فیرعەون خەو ئەبینێ لە خەویا مناڵێک لە بەنی ئیسرائیل ئەبێتە هۆی تیاچوونی ئەو بەیانی کاتێ پرسیار ئەکا لەو خەو پەرژێنانەی کە هەبوون ئەڵێن کوڕێک ئەمساڵ لەدایک ئەبێتە هۆی تیاچوونی تۆ بۆیە فیرعەون بڕیار ئەدا هەرچی مناڵێکی کوڕ لە بەنی ئیسرائیل ئەو ساڵە لەدایک ببێ سەر بۆ بڕڕێ و بکوژرێ و هەزارەها مناڵ کوژران کوڕ کوژران ئەو ساڵە لەبەر چی لەبەرەوەی تەنها مناڵێک هەیە ئەبێتە هۆی کوشتنی یان تیاچوونی فیرعەون لەبەر خاتر تەنها مناڵێک هەموو مناڵەکانی بەنی ئیسرائیل کە بە هەزارەها بوون هەموو کوڕەکانیان ئەو ساڵە لەدایک بوو هەمووی کوژران ئەمە چی قانونێکە یعنی چی یاسایەکە سەیرەکەی ئەمڕۆ لە دنیا لە دەسڵاتدارەکانی ئەم سەرزەویە کۆمەڵە خەڵکانێک هەیە بە یاسای یوسف حکمەکەن و کۆمەڵە خەڵکانێک هەیە بە یاسای فیرعەون حکمەکەن یاسای یوسف ئەلا تەزیر وازیرەة ویزرە ئوخرا کەس بەهۆی تاوانی کەسەوە ناگیرێت ناکوژرێت لەناو نابرێت یاسای فیرعەونیش ئەوەیە کە برا لە جیای برا ئەگیرێ باوک لە جیای کوڕ لە جێی باوک و هەروەها عەشیرەت لە جێی کەسێک لە ئەندامەکانی عەشیرەت ئەبێ تاوانبار بکرێن و ئەبێ لەناو ببرێن جا هەر کەسێک ئەگەر خوا بۆی بکاو یان هەر حکومەتێک یان هەر دەسڵاتدارێک یان هەر پاشا و ڕئیسێک ئەگەر خوای تەعالا موفقی بکا و سەرکەوتوی بکا بە یاسای خوا و یاسای پێغەمبەرانی خوا حکم بکا ئاوایە یاسای خوا و پێغەمبەرانی خوا بەڵام ئەگەر خوا پەنامەمدا سەری لێ تێک بچێ گومڕا ببێ ئەوە بە یاسای فیرعەون حکمەکە ئەمە بۆ دەسڵاتداران و کاربەدەستان بۆ ئێمەی موسڵمان ئەم قاعیدەیە لەکوێ جێ ئەبێتەوە خۆشەویستەکانم تۆ جاری وا هەیە ئەڕۆیتەوە بۆ ماڵی خۆت ئێستا گەڕێتەوە بۆ ماڵ تەماشا ئەکەی شتێک لە ماڵە خراو بووە شتێک تێک چوە شتێک شکێنراوە مناڵێک لە مناڵەکانت کچ کوڕ خێزانت شتێکی شکاندووە ئیتر تۆ لەوێ عقوبەی هەموو ماڵەکە ئەدەی تووڕێیەکەت ئەڕژێنی بەسەر دانە بە دانەی ئەندامەکانی خێزانەکەتە مع العلم ئەو کارش کە کراوە تەنها لەلایەن کەسێکەوە کراوە لەناو ئەو خێزانە تۆ هەموویان عقوبە ئەدەی ئەمەش یاسایەکی فیرعەونیە تۆ ڕاستە لەناو ماڵ و خێزانی خۆتا بەڵام تۆ کاری فیرعەونی ئەنجام ئەدەی ئەگەر دەسڵات ئەمڕۆ بەسەر خێزانێکە هەیە تۆ مەلیکی ئەو خێزانەی سەیرەکەی یاسای فیرعەونی جێبەجێەکەی ئەگەر ڕاست ئەەکەی تەنها تاوانبارەکە ئەهێنی عقوبەی ئەدەی یان وەکو عەفویشەکەی نەک هەر هەمووی هەروەها مامۆسا جاری وا هەیە ئەڕواتە ناو پۆلەوە مامۆسا خۆشەویستەکانمان کە دانیشتون خۆیان ئەزانن مامۆسای وامانەیە فیرعەونیانە حکمەکە مامۆسای واشمان هەیە یوسفیانە حکمەکە مامۆسا چێتە ناو پۆلۆ دەنگێک ئەبیسیان هاریەک یان شتێک ڕووی داوە لە ناو پۆلە عقوبەی هەموو پۆلەکە ئەدا لەبەر خاتر یەک کەس ئەمە یاسای فیرعەونیە یەک کەس تاوانێکی کردو تۆ بۆ هەر هەمووی تاوانبارەکەی یا تەلەبەیەک مەسەن شتێکی کردو ئەو ئەڵێڵە وەرەقە دەکەن هەمووتان ئیمتیحان ئەمڕۆ ئەبێ هەموو ئیمتیحان بکە ئەزانێ کەس نەیخوێندووە هەمویان ئەکەون و سفرە هێنن و لەبەر خاتر غەڵەتی یەک کەس ئێشتی وا چۆنن تۆ ئەمڕۆ مامۆسایەکی سەیرەکەی حکمی فیرعەونەکەی بەسەر تەلەبەکانە بەیانیش ئەگەر کات دەست بڕوا بەسەر ملەتێکە ئەوە جێبەجێیەکەی هەروەها لە دائیرەیەکە هەروەها ئیتر لە هەر شوێنێکە کە دەست بڕوا وەکو ڕئیس عەشرەتێک وەکو یعنی کاربەدەستێک لە باب و چووکیش بێ
جاری وا هەیە عقوبەیەک بەسەر هەر هەمووانە ئەدا لە کاتێکا کە یەک کەسیش تاوانبارە. لێرە لەوانەیە پرسیارێک بێتە کایەوە کە زۆر بمان ئەو پرسیارە لە مێشکمانە دروستە بێ، ئەڵێن باشە خوا بۆ عقوبەی ئومەتێک ئەدا بەهۆی خراپەی کۆمەڵە خەڵکانێکەوە. جاری وایە خوای تەعالا یەک ئومەتێک لە ژێر عقوبەیە لەبەر خاتری تاوانی کۆمەڵە خەڵک. ئەمە ڕوئەداها بیستومانە خۆمان وەکو هین ئەڵێ خوا ئەگەر تووڕە بوو تەڕوشک بەیەکەوە ئەسووتێنێ. بۆ تەڕوشک بەیەکەوە ئەسووتێ؟ طبعا ناکرێ لەگەڵ عەدالەتی خوای پەروەردگارە خوای تەعالا شتی وا بکە. دیارە خۆشەویستەکانم هەر منکەرێک لە هەر قەومێکا دروست ببێ، هەر کارێکی خراپ، هەر منکەرێک، ئیتر منکەر مەبەستمان کاری خراپە، لە هەر ملەتێکا دروست بوو واجبە لەسەر ئەو ملەتە زاناکانیان، داناکانیان، پیاو ساڵحانیان، ئەوانەیان کە ئەهلی دینن، ئەهلی مزگەوتن، پێویستە لەسەریان ئینکاری منکەر بکەن، پێویستە ئینکاری منکەر بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە خراپەیەکی بینی ئەبێ هەوڵدا بیگۆڕێ، چاکی کا خراپەکە، هەوڵدا بەدەست بیگۆڕێ. ئەگەر بۆی کرا بەدەست ئەبێ نەیەڵێت ئەو کارە ڕوودا. ئەی ئەگەر نەیتوانی بە زمان، ئەی ئەگەر نەیتوانی بە دڵ ئەبێ زۆر زۆری پێ ناخۆش بێ. و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەوەی دڵ ئەوە زەعیفترین ئیمانە، لاوازترین ئیمانە، یعنی ئەگەر حرپیەت نەکرا ئەبێ لە دڵۆ زۆر زۆرت پێ ناخۆش بێ. ئەی ئەگەر منکەرێک ڕوویدا مەلاکان تایە بەشدار بوون، پیاوچاکان خۆیان خستە نایەوە، ئەهلی مزگەوتیش تایە بەشدار بوو، کەس ئینکاری نەکرد، نە بەدەست نە بە زمان، بگرانێک ئەوانشی کە ئەهلی مزگەوتن و خۆیان بە چاکەزان لە ناو دڵیشۆ پیان خۆشە، پیان ناخۆش نییە. ئەو کاتە خوای تەعالا عقوبە ئەنێرێ عام بۆ هەمووان. ئەو کاتە خوای تەعالا عقوبەیەک ئەنێرێ بۆ هەمووان، چونکە هەموویان تاوانبارن. ڕاستە منکەرەکە یەکیان کۆمەڵی خەڵک کردوێتی، بەڵام ئەمان کە ئینکاری ناکەن، کە بەشدارن، طبعا ئینکاری نەکەی بەشدارە بیتایە. لەبەر ئەوە خوای تەعالا عقوبەکە ئەنێرێ. وەلەسەر ئەمە طبعا آية قرآن معناها لسورة أنفال آية 25 خوي تعالى فرمي واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله شديد العقاب. خوتان بارز لآجاويك تنها بكركان ناقريتوا بلكو أجر إنكاري نكن بري هموان أكوي، بري هموان أكوي. ولا حديث شاهدوه في غمري صلى الله عليه وسلم فرمي إن الله لا يعذب العامة بعمل الخاصة. خوای تعالی هەموو خەڵکی عقوبە نادا بەکرداری بڕێ خەڵک تایبەت، حتى يروا المنكر بين ظهرانيهم، حتى منكرك أبينا لناويانا وهم قادرون على أن ينكروه، أيشتوانا لايدا، أيشتوانا شاككا فلا ينكروه نايكا. فإذا فعلوا ذلك عذب الله العامة والخاصة. أجر وانا كد خوای تعالی عامة وخاصة بيكو لنا وأبا. لحديثك نعماني كري بشير هاتوا كإمام بخاري أي جرته في غمري خاص الله صلى فرمين نموني أو خلقه وكون نموني كشتيك وايا سفينة دوقاتي، سفينة حمو معناه الله سفينة كدوقاتي، كومالك معناه إلا سرو كومالك معناه إلا خوارو. أواني خواروا أرين بو إما همو جاري بو أو بروين السرو سطل بوينو أو هالكيشين لبحرة هلا شوني خو معناه للخواروا ولا قاتي يكم كون يكاكين ئیتر ئاوەکەت تێتەبان و لێوە ئاو دەرەکەین بۆ هەموو جارێ بچینە سەرەوە و لێوە ئاو هەڵکێشین. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر یەڵایان ئەو کونە بکەن، ئەگەر ئەوانەی سەرەوە کە لە سەرەوەن یەڵایان ئەوانەی خوارەوە ئەو کونە بکەن، ئەوە طبعا سەفینەکە غەرقە بێ، ئەو کاتە ئەوانەی سەرەوە ئەوانەی خوار شۆتیاچن، بەڵکو ئەوانەی سەرەوە منعی ئەوانەی خوارەوە بکەن ئەو کونە بکەن و تیان گەێنن بە زمان بەدەست. ئەگەر بە زمان تێگەیشتن تیان گەێنن کاکە ئەو کونە بکەن سفينة غرق به. أجر راضيبون قناعتيان كل قناعتيان نكر بيت دسيان بقر نيلن بيك أجينا هر هميان بيكوتياج. مش مسألة كزور حساسة بو مسألة تغيير منكر. آياتك معناها القرآن خوي تعالى فرمي يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم. خوي تعالى فرمي أي أو كسان إيمان دارن ئێوە خەریکی خۆتان بن، گوێ مەدەنە ئەوانەی کە گومڕائە بن،
مادام ئێوە خۆتان چاکن گوێمەدەن ئەوانەی کە گومڕابن. هەندێک کەس لەم ئاەتە لەوە چی وا تێبگا من بۆ خۆم دەسەنەمە سەر کڵاو خۆمە حەقم نییە چی ڕۆدا من حەقم چێ کابرا خراپە بۆ خۆی خراپە. ئیمامی ئەبوبەکر ئەفەرمێ کەس وا لەم ئاەتە تێگەیشتن ئەو تێگەیشتنە غەڵەتە. ئیمامی ئەبوبەکر ئەفەرمێ ئەو تێگەیشتنە غەڵەتە. ئەو ئاەتە کە ئێوە ئەیخوێننەوە ئەفەرمێ لە شوێنی خۆی ئاداینانن، بەڵکو ئەم ئاەتە من گوێم لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الناس إذا رأوا المنكر بينهم فلم ينكروه يوشك أن يعمهم الله بعقابه أو بعذابه. ئەفەرمێ گوێم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لەبارەی ئەم ئاەتەوە وا تەفسیری ئەم ئاەتەیە کرد کە ئەگەر خەڵکی منکرێکیان بینی خراپەیەکیان بینی ئەگەر چاکی نەکەن خوا هەر هەمویان عقوبادە، خوا هەر هەمویان عقوبادە. یعنی ئاەتەکە معناکەی ئەوەیە ئەی مسلمانان ئێوە ئەگەر خۆتان چاک بن نێلن خراپە دروست ببێ بە زمان و بەدەست و بە دڵ خراپەکان بگۆڕن گوێمەدەن ئەوانەی کە گومڕابن. يعني معنى ئاەتەکە وایە نەک عەکسی ئەمە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێک هاتەوە ماڵ دەمچاوی تێک چوو بوو ڕەنگی تێک چوو بوو یەکی لە خێزانەکانی ئەیگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تێک چوو بوو وتم ئەی پێغەمبەری خوا چییە چی ڕوویداوە؟ فەرمووی وەیل بۆ عەرەب من شەڕ قەد اقتەرەب لە شەڕێکە نزیک بۆتەوە. ئەمڕۆ یاجوج و ماجوج کونێکی ئەوەنیان لە سەدەکەی ذوالقەرنەین کردووە و ئیتر ئەوە سەرەتایە بۆ ئەوەی بێن و ئیتر کێشە دروست ببێ و عالەم لەناو بچێ. ئەڵێ بوتم ئەی پێغەمبەری خوا ئەنوهلەک وفینا الصالحون. گوێ لەم قسە بگرن، یعنی ئەم قسە زۆر گرنگە. ئەی پێغەمبەری خوا ئەنوهلەک وفینا الصالحون، ئایا ئێمە تیا ئاچین لە کاتێکا کە صالیحانیشمان تایە ئەو گشتی پیا و صالحن نوێژەکەن ئەولیان ئەمە گشتی ئەولیایە. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. أو إيمان يعني أو حاكم بو مزقوت وجمعة كان أوليان. أي في غمر إخوة آية يأجوج ومأجوج تيولاتي إسلام لنا وبا لكاتيك كإما في صالحان ما أنت في غمر صلى الله عليه وسلم فرمي بلي إذا كثر الخبث فرمي بلي أجر خرافة كاري زور بو أمانيش بوقعان هردانشتود وبيدنن وكبن ونسيانات السركلا وخويا بابا نيبا أرى والله واتي أتشن تروج بيك وأسوتي داو كارم خوي تعالى بخاطرنا وجوانا كان يخوي الرحمن فيك هداية من دا نور إيمان من بخاطر نور إيمان خاطر الله كان معنا يا ربي خويا دا مزراو من كي لسر دين دارتي لسر إسلامتي يا ربي خويا قصي حق خيت سر زمان من وسر زماني همو ما زانيانو ما مساياني آيني يا ربي خويا بخاطرنا وجوانا كان يخوت بخاطر اسم عظمي خوت يا ربي خوايا لو كسانا نبين كمنكر أبينن بيدن يا ربي خوايا لو كسانا نبين كمنكر يك أبينن بدستو بزمانو بدليان بيانا خوشو هولدن بيقورن يا ربي خوايا مالو من المان صالح بكي يا ربي خوايا مالو من المان صالح بكي خزانة كان من صالح بكي يا ربي رحم دايك وباوك من بكي يا ربي رحم بمردو كان من بكي شفاينا خوش كان من بكي كردستان لبلا مصيبة بدور بقري كان بدستاني صالح وداد بروركي دور ما الخيط ولا التفريق ولا دو بركي يا رب العالمين آمين آمين.